دم باش 22 سال درباز دبن بسر ایریشن 11 سپتمبری او روژا کو تیناس کرن بروژا کو جهان لی هاتی گوهرتن. ایریشن تیروریستی دناف امریکا دا بون لی کاریگریاوان دیار بو لسر ولاتو جواکن سرانسری جهانی جی. ایرو امی آوره که بدن جواکا کردان لامریکا و که چند دی گوهرتنا باوریا امریکیان جی جهان را و لسر کردان جی پشتیوان 22 سالان دیاره. لی بریوی ام دخوازن بزانن که ایرو روژ و پشتی چندین شرین امریکا و هفبندیا نفنتویا دیجی تیروری لچند ولاتان جهان بسلامت ترا یان جی هشتا گفن تیروری لسر مهنه. بخير هاتن شابي واشنطن از داخل الشمال شون هفكاري خوا ضلين صالح برنامج إيرو بريفا دبم. لوان روجان ام بیروریا 22 سالیا ایریشن تیروریستی لسر ناوندا بازرگانیا جهانی لی نیویورک و وزارت بروانی امریکا پنتاگون لواشنطن لبیرا خدینن. بیروریا و رویدانا به همو پیوانان جهان گوهرتیا. امی دی برنامه ایرو داشت رو وکرنان لسر کاریگریا و ببهیسین و جبوه مسی میوان دا خواست کرنه برنامه لی بریوی امی وگرن و آورکی لوی روژه بدنو لبیلا خوابینن که چه لوی روژه قومی. خالد فتح اف پیدا چونه کریا. ولایتین یکگرتیان امریکا جارکادی دوی سال دا بیروریا 22 امین سال وگرا هیرشن تیروریستیان 11 ایلونه یا 11 سپتمبر ساخ دکته و. دوان هیرشان دا اوارک هستیا تیروریستیا القاعده برپرس هر دو تاور ناوند بازرگانیا جهان لنیورک و آواهیا پنتاگون کرنا آرمانج و نزیکی 3000 کس بونه قربانی. لدمجمیر 846 خلک فروکا هیلا آسمانیا امریکا ایرلان به تاورا باکور کفت و پشتی هنگی به 17 چرکان لدمجمیر 93 خلک فروکا هیلا آسمانیا یونایتد ایرلان به تاورا باشور کفت. والدیفرا فروکک به آواهیا پنتاگون کفت و یا چاره لویلاتا پنسیلوانیا کفت پشتی ریونگان فروکک کنترول کرین کو 40 کس تدابون قربانی. دیه کم 4 هفتیان دا پشتی وان هیرشان زیان به 123 میلیارد دلاران به آبوری امریکا کفت دگل وینه یا امریکا اولات بهس دچاوه جهان داشت که است. هرچند اون نه یکم هیرشا تیروریستی بود دیجی امریکا لی یکم بو گهرین مزن لسر آست نافخویو جهانه بخو وگرتین. بویرین 11 سپتمبری ریبریاتی امریکا ناچار کر پیدا چونکا درست بسر اولهیا نافخویی بکد. هرج درست کرنا وزارت اولهیان اجتماعی لسال 2001 حتی راگهاندنا شر دیجی تیروره. لسر آست جهان پشتی 11 سپتمبری سیاستا درویا امریکا و دیتناوی بو جهان گهارد. ولات لسر دو لستان هاتنه دابش کرن ولاتین دجمن و ولاتین دوست. لدما هبونا دو رامان جدا دناف ریبریاتی امریکا دا. یک وکیشان جه پرزگریکن جهان و دور کفتن جه دستیوردانان و یا دوام دستیوردانکا برفره ده پرسین جهان دا و پاراستنا برجواندی نشتمانی امریکا لسرانسری جهانه. حتی نها هیرشن 11 سپتمبر بویرن لدیف را هاتین هر جه شر افغانستان حتی شر عراق و آلوزین دگل خو اینای نهوله یم بوین جه بوچون و رامان جدا و مشتمری لسر هیا که هر بوچونک رنگ آلی راست خو هبد. اری چند دیوان وینین ام دی 22 سالان دا دبینن باوریا امریکیان لهمبر جهان و بتایبتی جی لهمبر جهان اسلامی گوهرتیا و اری ایرو جهان ما ایریشن مزن تیرورستان پاراستیا هفکاری ما و پیامری تایبتی پرسن اولکیاریان اجتماعی جف سردن بمریا جف سپاس جبوده متا ما تخاص ام بزانين يعني افدي من لكم ماديتين حتى چندي باوريا امريكيان لفان بيسود صالح جوهرتي اللي هم برجهاني وتعبت جهانا اسلامي 9/11 was a seminal event for the 11 US ایلونی جبو امریکای بویرک بو که هشت او چاوا هم ل سیاست خویا درو و هم جی ل ارکا خویا ل جهان بنره و ل درجیا بهتری 20 سالان جبر ایریشن تروریستین 11 ایلونی امریکا لجیهان بریا جهن تروریستان نهری و شر خوی جهانی لدیجی تروریزم دست پیکر پیشیل افغانستان و پاش جی لعراق و سوریه
او حتی بر به دورین دنین جیهانی ده چو دناف ده جی دورا آسیا پاسیفیک، فیلیپین و سرانسری افریقیا جه بر وی که باندوره که پر گران هیا که دمک دریج دوم کر که او بو سدم که امریکا جارنا بگومان لجیهان اسلامی بنیره بخما بویرین لجیهان اسلامی لولاتن که دبه امریکا بسالان بری بالاخوانه داوان دبه که حکومت ده انجام ده او قصوه برهنان لوان ولاتان ندکر لنها او دکه نها ام ده خالک دنا و گوهستنه دنه که ام دبینن امریکا هم سرکردین وین لشکری هم ریبرین وین استخبارات هم جی کشکا سپی بخواه اف چند سالن که لسر و گوهرینا پیشبازیا هیزن مزن و پیشبازیا که امریکا جنو و باله جسر گفن تروریست این مینا القاعده و داعشه بکشینه بو هیزن مزن مینا چین و روسیای باشا او استراتیجیا دجا تیروری بتایبه جی دجی کمان تیروریستی بو نمونه روشلاتا ناوین چندی پیش کت یا پشتی 11 سپتامبری؟ It's evolved because at first we saw the او United پیشکت States جبر کود دست پیکه ده مدید که امریکای لشکرین خواه شاندن افغانستانی او هول دا که به تناصر خواه القاعده درخینه و لسر ویه که گلک هولدان هبون و د انجام ده القاعده تیک شو لی او بقاسی که بر پرسن امریکای هیوی دکرن نب باندور بون القاعده هنجی به سرکردایتیه و هنجی جعالی هزن امریکی و بداوی نبویه جبر ویه که یا که امریکای کر او بو که استراتیجیه که نو چه کر که ایرو وکو راهنان شیورمندی و آلیکاری تی بناف کرن و لگوروی هزن امریکی جبو دمکه جنیزیک و لسر عرده به هفکارین خوره لدورین مینا افغانستانی دخبتین لی هر کو شر دجی ترور پیش کت و هر کو مترسی زیده بون امریکا استراتیجیا خواهنکی گوهرد و او بهتر عیار کر لگل کو هزک خورد هزا خوی عزمانی بکار آنی وک میناک لدجی داعش ریخستنا تروریستا دولتا اسلامی لسوریه لشکرین امریکی لسر عرده هبون لی کم جاران او لدجی دولتا اسلامی بشتاری شرکی راس راس بون لشوناوی وان هیزن سوریا دموکراتیک وک هیزن هفپار پرورده کرن دا کل دو گروپین تروریست بچن و او مدلکه که ام لجهن دن دبینن ما او لسومال دید لنیجر دید جهن که امریکا نها هول داده که دیلور چی بکه لجه کوه هن بنگه هن درونان لی هبون دیمگ او بدمیره پیش وچو و نهاجی پیش وده چه جبر که امریکا دیسا بهتر باله دکشین سر تشته که جیر دبیجه پیشبازیا هزا مزن و پیشبازیا و مترسیا ولاتین مینا چین و روسیای و پرسا کنها لپیش رایدارین امریکی هم جعالی لشکری و هم جعالی دیپلماسی و هم جعالی استخباراتی و او که گروپین تروریست و مترسیا ترور دی چاوا ببن بشک جه و پیشبازیا نویا هزا مزن باشا پشتیوان شران و پشتی جنابرنا يعني تيقدان وجنابرنا وان كومال تيرورستي لروشلاتا نافين ام باراستينا جوان إيريشانيانا. The latest assessments from the U.S. intelligence نرخاندن هری داویین استخبارات امریکی و وزارت اولکاری نافخویی او که جبو ایریشک دنا به شواز 11 ایلون امریکا بکا آرمانج کار به دستکی گوت او هما نه خیال کرن لی هما فکر هنه که لسر دما دریش مترسی جنو و زیده ببن و نها بهتر فکر هنه لدور گروپین تروریستین که هاتنه تیک برن امریکا دبینه که القاعده الافغانستانی تیک چویه داعش لسوریه و عراق تیک چویه و حتی داعش خراسانی جی امریکا دبیجه که او همی تیک چونه پرس اوه که اوه چقاس زو کاربن شیانین خواه ین ایرشا در و نوجن بکن و حتی راده که امریکا گلکی نیگرانه جمترسیا لسر آرمانجین روج آوایی لروجهلاتا ناوین و لوان ولاتین که او گروپین تروریست ده تیدا گش ببن نها هزر اوه که جیهان روج آوا اوله خویاده که لی هجمار کار به دست هنه که بخمن لدور گرانتیا ویکی و دبیجن اف گروپ دکارن لجهن به دستلاتداری گش ببن بگمان فکر هیه به تایبتی جی لافغانستانی بابدکی دی گرینگ جف متخواز قلت بحث کم اوجی بکارینن تکنولوژیا نو و سوشیال میدیا
جعالی کۆمەڵێن تیرۆریستیڤە مادی وانگەلێک بشارەزەی بکاتینە نەها ئەو دشین بە هەمان شێوە بەکاربینن وی سوشال میدیایە بۆ کاری خۆیان تیرۆریستی Terrorist groups like Al-Qaeda, ISIS گروپên continue terorîstên mîna Al-Qaîda û Daişê berdewam medya civakî bikartînin û grupên nû jî derkevin meydanê. Di nav de jî rastkir an spîperest an netewperestên spî an grupên girêdayî neo-nazî jî medyaya civakî bikartînin. Lê awayê ku ew dikin ji dema piştî 11 Êlûnê cuda ye. Hewildanên Amerîkayê û hikûmetên dinên Rojavayî ji bo tepeserkirina belavbûna vê propagandayê ew ber bi şêwazên nû vebirin. Ji bo yên ku lê digerin çi li ser Telegramê an serêlêdanên din an jî li ser tora tarî ew hîn jî bêguman dikarin wê bibînin. Amerîka û welatên dinên Rojavayî hewl didin ku biriya civakan, civakên diasporayê li dijî wan şer bikin û hewl didin ku bi wan civakan re kar bikin da ku ew propagandaya ne ew qas balkêş be. Ew peyamên ku xelkê vexwendê tundujiyê dikin ne ew qas balkêş bin û ev têkoşîneke berdewam e. Thank you so much, Jeff. Of course. Jeff Saladin peyamnêrê taybet tê pirsên ewlekariya niştimanî lê dengê Amerîka bi mere bû piştî vê navberê em ê vegerin cem we. خۆش هاتنەوە چاوی واشنگتن تێڕوانینی ئەمریکیەکان بۆ جیهان و گەلانی تر ئەم دنیاە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرامبەر بە جیهانی ئیسلامی چەندێ خراپ بوو. ئایا دوای 22 ساڵ ئەمریکیەکان بە هەمان چاوی گومانەوە سەیری موسڵمان و جیهان و وڵاتانی موسڵمان دەکەن؟ لەناو ئەمریکادا تا چەندێ کاریگەری ئەم ڕووداوە لەسەر تاکی ئەمریکی و هەروەها لەسەر بیانیەکان لە ئەمریکا هەبوو. داکتر ئازاد مرادیان ڕەوانناس و پرۆفسۆری زانستە ڕەفتاریەکان لە شاری لۆس ئەنجلس میوانی بەشی یەکەمی چاوی واشنگتنە. دکتۆر ئازاد زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. سەرەتا دەکرێت بزانین ئایا کاریگەری ڕەوانی پەرلەمانەکانی 11 سەپتەمبەر بەسەر خەڵکی ئەمریکا ماوە یان نا؟ بۆ پرسیارەکەتان 11 سپتەمبەر تێڕوانینی ئەمریکایەکانی سەبارەت بە هەستی ئاسایش و هەڕەشەی تیرۆر و شوێنی خۆیان لە جیهاندا گۆڕا و کاریگەریەکی ئەو کاریگەری و هێرشە لەسەر تەندروستی دەرونی خەڵکی ئەمریکی و هەروەها بە تایبەت خەڵکی نیویۆرک بێوێنە بوو. بە دەیان هەزار خەڵکی نیویۆرک کە لە سەرەتاوە هێرشەکە لەسەر ئەوان کرابوو کاریگەریان لەسەر بووە و زۆرێک لەو لێکۆڵینەوانەی کە کراوە ئەوانەی کە شاید حاڵی کەوتنە خوارەوەی تەیارەکان بوون و ئەو تاوەرانیان بە چاوی خۆیان دی کە کەوتە خوارەوە کاریگەری دەرونی دوای هێرشەکەیان بە پێی ئەو زانیاریانەی کە یاو لێکۆڵینەوانەی کە کراوە بە دەیان ساڵ ماوەتەوە و ئێستایش بەشێک لەو کەسانە بە تایبەت ئەو کەسانەی کە بۆ خۆیان لە کاری خزمەتگوزاریە بوون لەسەریان ماوەتەوە. تۆ تایبەتمەندی ئەم بوارەی دەمویست بزانم کە دڵی کاریگەری گەورە بوو، کاریگەری بێوێنە بوو، بە چ شێوەیەک بوو؟ ئێمە دوو شت دەبینین لەم وەزعیەتە. ئەرزم کردن مەسەلەی هەستی ئاسایش و هەڕەشەی تیرۆر ئەمە بەشێکە کە دەتوانێت لە هەموو وڵاتەکانە بەهۆی جۆر بە جۆر و وجودی ببێت. بەڵام کاتێک ئێمە چاو لە مێژووی ئەمریکاکەین کاتهایەکە یا تایبەتمەندی هەیەکی کاتی هەیە کە لەسەر خەڵک دەمێنێتەوە وەکو شەڕی عالەمی جیهانی کە بە زۆربەی ساڵان کە چاوی لەیەکەین ئێشتا تەسیرەکەی لەسەر خەڵکی ئەمریکای هەیە یا ئەوەی کە چاو لەوە بکەین شەڕی ڤیەتنام بە دوایەوەیە تیرۆرکردنی کێنەدی تایبەتمەندیەکی بۆ خۆی بووە. لەو کارە لێکۆڵینەوانەی کە کراوە زۆرترین ئاماژە بە مەسلەی سپتەمبەر 11 کراوە لەباری دەرونی و بەشێک لەوانە نەخۆشیە کە پێی دەڵێن PTSD ئەو خەسارەی کە
دوای زەبر و زۆرێکی زۆر لەباری ڕەوانی و بە تاکە کەس دەکات و تەسیری خۆی دەمێنێتەوە خەموچی هەر بۆ تەرتیبە بەڵام دەزانین کە دوای مۆزوعی سپتێمبر 11 بە دوایەوەیە چەند خاڵیکە هاتە سەرکاری کە لەوانە هەڵبژاردننی ئاغای ئۆباما بوو ئاغای ترامپ بوو و هەروەها مەسلەی کۆڤید بوو بەڵام مەگەر چاوی لێ بکەین ئێستا دوای 22 ساڵ لەو هێرشەی کە کراوەتە سەر ئێستا ئێمە تەسیری ئەو لەسەر ئەو کەسانی کە بەتایبەت لە منتەقەی نیویۆرکا بوون لەباری نەخۆشی PTSD و هەروە خەموچی و دیسان دەیبینین ئەمە لە ناو ئەمریکاییان ئەمریکیەکان بەڵام ئێمە بابەتێکی تر خەڵکانێک وا دەکەن جیاوازیەک دروست دەکەن بۆ نمونە کاریگەری ئەو لەسەر بیانیەکان خەڵکانی وڵاتی تر کە لە ئەمریکا دەژین ئەوانەی کە هاوڵاتی ئەمریکی بنیانشنا ئەمە تا چەندێک دیارە تا ئێستا ئەو شتێکە جەناب دەفەرمید شتێکی جوانە چون بەشێک لەو شتە یەکێک لەو زانکۆوانە زانکۆی کۆلۆمبیا لەسەر ئەوە لێکۆڵینەوەیکی کردووە کە تا چ ڕادەیەک لەسەر ئەو بەشە لە خەڵکی ئەمریکی کە بۆ خۆیان وەکو کەمایەتی چاولەیەکرێن ئەو کەسانەی کە چ لەبار کەمایەتی ئاینین چ کەمایەتین لەباری بێسان نەتەوەیی و یا ئەوەی کە ئەو کەسان کە بەڵگەنامەیان نەبووە بەداخەوە بەشێکی زۆر زۆر لەو خەموچی و ئەو ناڕەحەتی دوای ئەو سانحە لەسەر ئەوانە بە زیاتر بینراوە ئەو ترس و دڵڕاوچیە کە دەبێ ببوایەت لەسەر ئەو کەسانەیە کە هەست بە کەمایەتیەکەن یا هەست بە نەداریەکەن لەو کەسانەیە زۆر زیاتر بووە خۆمان دەزانین کە بە دوای 11 سپتەمبەر ئەمریکا شەڕی عێراق شەڕی ئەفغانستان دەستی پێ کرد و شەڕی دژە تیرۆر لە چەند وڵاتێکی و لە شوێنێکی تری دنیا ئەم وڵاتانەی کە شەڕ لێی ڕوودا ئێستا بە وڵاتی شکست خواردوو یعنی بە وڵاتەی کە سەرکەوتونین پێناسە دەکرێن ئەتوانین بڵین کە شەڕی دژی تیرۆر بۆ ئەمریکا ئەوەی کە وەکو باسمان کرد ئەو شەڕەنی عێراق و ئەفغانستان وەڵامی گونجاو بوو بۆ عێریشەکانی 11 سپتەمبەر یان تۆڵەستنەوەی ئەو ڕووداوە بەشێک لەو لێکۆڵینەوانە کە کراوە لەسەر دوو گروپ لە خەڵک لێکۆڵینەوەیان کردووە هەر بەشێک لەوە لە زانکۆی کۆلۆمبیا بووە لەسەرەوەی کە چ بەشێک لە خەڵک هەستی زیاتریان لە مۆزوع وەرگرتووە توانیویانە بەشێک لە کار و ژیانی خۆیان زیاتر بەرنەپێشۆ ئەو شتێکە چاویان لێکردووە خەڵکی سیاسەدوان توانیویان لە مۆزوعی سپتەمبەر 11 یا 11 سپتەمبەر کەڵکێکی زۆر وەربگرن لەبەرەوەی کە ئەو ئەجەندانەی کە هەیەە یا ئەو پلانانەی کە بوویانە لەباری کار و ئیشی خۆیان و کە سیاست بووە زۆرتر بیوەنە پێشەوە بەداخەو ئەو شەرایەتی کە سپتەمبەر 11 کردی ئەو هەستی نائەمنی و نائاسایی کە هاتە پێشۆ سیاسەتوانەکانی بردە جێگەیە کە دەبێت تۆڵە بسێنن من پێم وانە بێت ئەو زانیاریانش کە ئێمە هەمانە خەڵکی ئەمریکا لە واقعدا بە دوای تۆڵەسەندنەوە نەبوون لە مۆزوعە بەڵام سیاسەتوانەکان هانی ئەوەیان داوە کە بتوان هەستی خەڵک بە دوای خۆیانە ڕابکێشن کە بتوانن بەشێک لەو سیاستانەی کە هەیەە سەبارەت بەو هەریمەی کە بەشێکی ئەمەی تیا دەژین وەکو هەریمی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی یا باکووری ئافریقا بتوان ئەو سیاستانیان لەوێ بەرنەپێشۆ کە هەروە کە جەنابەت ئاماژەت کرد بەداخەوە لەباری سیاسی و پێشکەوتو نەبووە سەروەری وڵاتی یەکگرتوەکانی ئامریکای خسوەتە ژێر مەترسی و ڕوانگەی خەڵکی ئەو وڵاتانەیە کە زۆربیان یا وڵاتانی مسلمانن باڵێ کەواتە دکتۆر ئازاد تۆ دەڵی کە ئەو شەڕانە یان ئەو گۆڕانکاریە کە سیاستمەداران بەکاریان هێناوە قازانجیان وەرگرتووە زیانی گەورەی لە ناوبانگی ئەمریکادا وەکو زۆر کەس ئەو باسە دەکەن و وا دەڵێن ڕاستە؟ من پێم وابێ سەروەری ئەمریکا پێش لەو وەزعیەتە یعنی لە دەورانێ کە پێش لە سپتەمبەر ئەڵەوێن هەروە کە ئەرزمکردن 11 سپتەمبەر گۆڕانکاریەکی زۆر ئەتۆی لە دنیا پێکێناوە هەر بۆ جۆرە زۆر جار دەڵێن کە مێژوو پێش لە 11 سپتەمبر و دوای 11 سپتەمبر بەشێک لەو مێژووە بەهۆی ئەو گۆڕانکاریانێ بووە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لە منتەقەی باکووری ئافریقا کراوە بەڵام ئەوەی کە حەسی ئەو خەڵکانە ئێمە چاو لە گۆڕانکاریانە دەکەین ئێستا چاو لەوە بکەن کە سعودی عەرەبیە بەلایەنێکا کێشیاوە کە لایەنە لایەنی نزیکی بە ئەمریکا نییە نزیکایەتی بۆ بە ساینا و بە چینە ئەو نزیکایەتی کە لە بینی هەریمەکە پێکاتووە لە بەرژەوەندی وا ئەبین لە بەرژەوەندی ئەمریکایە نییە ئەو هەموو پوڵەی کە ئەمریکا
خەرجی کرد لە ئەفغانستانە هەمووی بە فێرۆچ و ڕژیمی تاالبان لە سەرکاردا بوو کە کاتێک هێرشکرا سەری ئێستش هەرو ڕژیمە لە سەرکاردایە لە عێراقیش دەبینین گۆڕانکاری کراوە بەڵام ئەگەر دیکتاتۆری گۆڕیاوە دیکتاتۆریی کە ئێستا خەریکە دێتە سەرکار یا هاتوۆتە سەرکار ئەمە من پێم وابێت ئەو هێرشە یعنی ئەو هێرشەی کە کرا لە 11 سپتامبرە هەستی خەڵکی جوورانۆ بەڵام زۆرێک لەو زانیاریانەی کە ئەرز دەکەم یا ئەو لێکۆڵینەوانەی کە کراوە بەڕاستی ئەو خەڵکێک کە هێرش کراوە سەریان هەستیان بەوە نەدەکرد کە دەبێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بڕوات و هەر ئەو بەڵایی کە بەسەریان نەهێنراوە بەسەر خەڵکی کەیا بێنێت ئەو زانیاریانەی کە ئێستا هەیەەوە بڵاو کراوەت و ئەوەیە کە ئەو کەسانی کە لە نێو سیاسەتا بوون و لە نێو سیاسەتی نظامی و میلیتاری ئەمریکایە بوون توانیان کەڵکیشی زۆر لە مۆزوع بێجگە لە وەڵامی حکوومەتی ئەمریکی و دەسەڵاتدارانی ئەمریکا بۆ ئەم ڕووداوە کە وەکو باسمان کرد و جنەت باسەکەی لە شەڕ و شتیوا لە وڵاتانە ڕوویدا لە ناو ئەمریکا زۆر جار وەکو بڵین وەڵامی توندی هەبوو ڕەفتاری تند هەبوو بەرامبەر هەندێک خەڵک بەرامبەر هەندێک ڕوودا و ئێستا ئەو شتە بەدی دەکرێت یان نەماوە ئێستا ئێمە ئەبینین لە دەورەیە کە ئاغای ترامپ هاتنە سەرکار بە جۆرێک ئەو وەزعیەتیان جوڵانەوە ینی ئەو یەکێک لەو شتێک کە ئەرسەکەن و جەنابیش ئاماژەت پێکرد بەهۆی ئەو کردەوەی تند و تیژە زیان بەخشە مەترسیی زۆریان خستە سەر کۆمەلگای ئەمریکی کۆمەلگایەکی ئەمریکی کۆمەلگایەکی فرەنەتەوەیە فرە زمانە فرە ئاینە و ئەوەی کە لە نێو ئەو کارەساتەیە کارەساتی 11 سپتەمبر بەشێک لەو کۆمەلگا هاتە نێو میدیاوە وەکو کەسێک کە کاری تیرۆرەکەی ئەنجام داوانی مسلمانەکان و ئەو کەسانی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و هاتوون و ئەمە و کاریگەریەی بوو ئێمەشەی بینین هەر کاتێکە سیستمی حکوومەتی یا دەوڵەتی لە ئەمریکادا بەلایەنی ئەو گروپەیە کێشێت کە باوەڕیان بەوە هەیە کە ئەو گروپانەی کە هاتوونەتە ئەم وڵاتەوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و یا لە مسلمانەکانەوە یا لە ئەو ئاینانەی کە ئاینهایەکی چکۆلن دەتوانێت توندەتیژی بکەن دژ بە کۆمەلگای ئەمریکا ئەو گروپە دەتوانێت وەڵامدەر بێت بە هەر ئەو مەترسیە کە من پێم وابێ مەترسی هەمووی خەڵکی ئەمریکانیە پرسیاری کۆتایم ئەوەیە دکتۆر ئازاد من ئەوە گوتم پێشترش باسی کۆمەلگای کوردی دەکەین دوو میوانم هەیە کەمێکی تر قسە دەکەین لەسەر ئەمە بەڵام حەزم دەکرد لە تۆ بزانم تۆش دەزانم لە کالیفۆرنیا لە لۆس ئەنجلس کۆمەلگای کوردی هەیە و کورد زۆر لەوناوە تا چەندێک کاریگەری لەسەر ئەوان ماوە ئەگە ئەرزەکەم پێش لە بە دوای 11 سپتەمبر بەشێکی زۆر لەو کەسانەی کە چ کورد بن و چ مسلمان بن لە وڵاتانی وەکو لەو هەریمەی کە ئێمە پێی دەڵێن کوردستان و هاتوون زۆربیان لەلایەنی بەشی ئەمنی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خریانە ژێر چاودێری لە زۆربیان لێکۆڵینەوەیان کرد سەردانی زۆرێک لە ماڵەکانیان کرد لەگەڵ یانە پەیوەندیان کرد و ئەمە بۆ خۆی مەترسیەکی زۆری خستە سەر شان ئەو کۆمەلگای بەتایبەت کۆمەلگای کوردی کە لە منتەقەی کالیفۆرنیا دەژین بەڵام پاش ئەوەی کە کوردەکان بە دوای هێرشێکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ عێراقی کرد و کۆمەلگای کوردی هەستێکی زۆری نیشاندا بۆ پشتگیریکردن لەو هێرشە توانی کۆمەلگای کوردی خۆی بە بەشێک لەو کۆمەلگا گەورەترە پێناسە بکات و ئەمە توانێت تاسیرەکەی کەمە بکاتەوە بەڵام بێگومان ئەو مۆزووە هەر دەمێنێتەوە یعنی ئێمە چ بمانەوێت چ نەمانەوێت کەمینەین لەم کۆمەلگا گەورەیە و ئێمەش هەرچە نەگەر بیرروڕایەکی ئاینی ئەتۆیشمان نەبێت بەڵام ئەو بیرروڕای ئاینیمان لەگەڵ بیرروڕای سەرەکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خەڵکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یەک ناگرێتەوە دکتۆر ئازاد مرادیان ڕەوانناس و پسپۆری زانستە ڕەفتاریەکان لە شاری لۆس ئەنجلس زۆر سوپاسی جنات دەکەم زۆر سپاس دەجێنم دوای ئەم ناوبەڕەش دەگەڕێنەوە لاتان بۆ ئەوەی بزانین دوای 22 ساڵ کۆمەلگای کوردی لە ئەمریکا چۆن باس لەم ڕووداوە دەکاتن.
کورد لە ئەمریکا وەکو هەر کۆمەڵگایەکی تری ئەم وڵاتە ڕوبەڕووی هەندێک گرفت بوو دوای هێرشەکانی تۆریستی لە سەر نیویۆرک و لەسەر وەزارەتی بەرگری پەنتاگۆن لە واشنگتن تا چەندێ ئەو گرفتەرانە بوون بەهۆی ڕێگری لە بەردەم پێشەوەبردننی کۆمەلگای کوردی لە ئەمریکا. شرین مراد بەریوبەری کۆمەڵی کوردانی ئەمریکا لە شاری دەنڤری ویلایەتی کۆلۆرادۆ و هەروەها نەوزاد بۆتانی ئەندامی بۆردی کۆمەڵی کوردانی ئەمریکا لە ناشڤیل تەنسی لەگەڵ چاوی واشنگتن. سوپاس شیرخان کاک نەوزاد. حەزم دەکرد باسی بیرەوەرەکانی خۆتانمان بۆ بکەن لە ڕۆژی 11 سەپتەمبەری 2001 ئەو یان بە چ شێوەیەک کاریگەری لەسەر ژیانتان هەبووە و لەسەر ڕەوەندی کوردی بە کورتی شیرخان فەرموو. زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڕاستی ئێمە کە سەیری بیرەوەرەکانمانەکەین لە کاری تیرۆریستی سپتەمبەر 11 ئەو ڕۆژانەمان بیردێتەوە کە من خۆم ئەو کاتە لە کۆمیونیتی کاڵج بۆ خوێندنی زمان لەوێ بووم، لە هەمان کاتە لەوێ ئیشم دەکرد کە ئەو ڕووداوە ڕوویدا. ئیتر خەڵکەکە زۆر شەڵەژا بوو، تەلەڤیزیۆنیان هێنابووە ناو هۆڵەکە، ئیتر خەڵک بە هەمووی بە چاوی بە گریان و بە ترسەوە زۆر سەیری وەزعەکەیان دەکرد و کە باسی ئەوەی دەکرد کە ئەمە خەڵکی مسلمان و خەڵکی میدڵ ئیست بە دوای ئەو کارەوە بووە. ئیتر بە چاوێکی زۆر ڕقوقینەوە سەیری منیان دەکرد. بنیش تازە ینی زمانەکەم زۆر باش نەبوو ئەو کاتە زمانی ئینگلیزیەکەم. ئیتر با بڵێ سوپەرڤایزەرەکەم منی ڕاکێشا بۆ ئەو لاوتی گەر بڕۆیتەوە ماڵەوە زۆر باشترە بێ بۆ خۆت باشە و ئەمانە. ئەوە هۆکار بوو کە مەسەلەن من بخۆم بەوەکو بە ئازادی نەبینم لە وڵاتە، ئەگەر چی ئێمە کە هاتوین بۆ ئەو وڵاتە بۆ ئازادیەکی باشتر لە شوێنی خۆمان هاتوین بۆ ئێرە کە ئەو ئازادیەمان نەبینی لێرەیە. دواتر هەر بەوەشەوە نەوەستا، یعنی شتەکە خۆتان نزانن زۆر گەورە بوو. هاتن سەردانی ماڵەکانیان کرد لە ماڵەوە. ئیتر حکوومەت سێ ئۆفیسەری ناردە ماڵەوە کە سیری ماڵەکەمانیان دەکرد. ئایا ئێمە چ جۆرە هەڵس و کەوتێک دەکەین لە ماڵە؟ ئایا ئێمە شێوازی تیرۆریستیمان پێوە دیارە یان نا؟ ئیتر ئەگەر ئاەتێکی قورئان لە ماڵەکەی بووایە شرین خان، یعنی ئەمە ئێوە ئەو ڕەفتارە لە لای ئەمریکیەکان یان وەکو گوتت هەندێ ئەفسەر بێنە ماڵتان و پشکنی نوشتوا بکەن بە بەرتەسکردنی ئازادیەکان ناوی دەنێن یان شتی تر بوو؟ بەڵێ دیارە ئازادیەکان ئێمە تەسەوڕمان دەکرد خەڵک زۆر لەوە زیاتر ئازادیبان هەبێ کە هاتوین بۆ وڵاتێکی بەناو بەڕاستی ینی دیموکراتیەکی زۆر و خەڵکی ئازادی زۆرە، بەڵام ئەوەمان نەبینی. ئیتر لەو ڕۆژەوە وەکۆڵێن گومانێک کەوتە سەر ئازادیەکانمان لە وڵاتە. ئەوە بۆ ئێمە جێگەی وەکو پەشیمان بوونەوەیەک بوو. دەبوایە بەو شێوەیە هەڵسوکەوت لەگەڵ ئێمە نەکرابایە، چونکە ئەوان هەستن یعنی دیار بوو کە جیاوازی بینی کورد و مسلمان و میدڵ ئیست و هیچ ئەو شتانەیان نەدەزانی کۆمەلگای ئەمریکا لەو کاتەیە. ئەو شتە ئێستا ئەو شتە نابینێت. بەڕاستی خەڵک چاوکراوەترە هیناک با بڵێن شتەکان دەبینێت کە بەو شێوەیە نییە کە هەموو میدڵ ئیست وەکو تیرۆریست سیر بکرێت یا هەموو مسلمانێک وەکو تیرۆریست سیر بکرێت. کاک نەوزاد، تۆ چی دەڵێ کاتی دەبینی یان دەزانی ئەمریکا بە یەکێک لە وڵاتە دیموکراتیەکان یان وڵاتێکی دیموکراتی پێشکەوت و جیهاندا دادنەڕێ لە مەسەلەی ئازادیەکان و دیموکراسی دوای 11 سپتەمبەر چۆن بینیت؟ بەڕاستی کاک دەخیل دەتوانین بڵین خۆناغێکی نوێ بوو لە مێژووی ئەمریکایە. توانین وا بڵین خۆناغی پێش سپتەمبەر 11 و خۆناغی دوای سپتەمبەر 11. یعنی کۆمەڵێک گۆڕانکاری زۆر ڕیا بڵێ ئەو هێرشە کارێکی وای کرد کە ئازادیەکان بەرتەسی پێتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر ئازادیەکانی داگەنی. ئەگەر هەستێری
هەندێک ڕوودا بکەین کە لە پێش سپتەمبەر 11 ئازادەکان بە دڵنیاییەوەنی لەو پێش سپتەمبەر 11 دەوڵەتی ئەمریکایەکی بوو لە پێشکەوتنی دەوڵەت دیموکراتەکانی دنیا بەڵام دوای ئەو ڕووداوە توانین بڵێن خۆناغی پێش سپتەمبەر 11 و خۆناغی دوای سپتەمبەر 11 زۆر پاشە قسەی کرد لە بەرامبەر ئازادەکان و بە بیانووی ئەوەی کە مافی بەرگری ڕەواو و هێرش بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەم وڵاتە بە دڵنیاییەوانی هێرشەکە هێرشێکی تێکدەرانە بوو ئەو مافەیە ئەو ڕەواتیە بەدەست توانوانەیە کە بتوانن ئازادەکان بەردەستکەنەوە هەر لە بڵین کۆنتڕۆڵکردنی پەیوەندیەکان هەم لە لێکۆڵینەوە لە کەسەکان هەم کاریگەری لەسەر خەڵک بۆ کاردۆزینەوە بۆی کە ناوەکانی لاستێنەکەی عەرەبی بێیان ئیسلامی بێ لەوانە وە هەندێک کەس ناچار بوون بۆی کە ئەنیان بگۆڕن بە لاستێمێکی تر بۆی کە خۆیان بەدوور بگرن لەوانە بەڵێ کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر بەڵام مەترسی لەسەر ژیانی خەڵک نەبوو بۆ نمونە مەترسی لەسەر ژیانی کەسی بچووکە خۆمان زانین نزیکەی 3000 کەس لە ئەمریکا کوژران لەو ڕۆژەدا کاک ئازاد یعنی باسی ئەو شتا دەکەی نازانم مەترسی لەسەر ژیانی خەڵک هەبوو ئەگەر کاک نەوزاد سکایپەکەی زۆر باش نەبووە پەیوەندەکەی بەڵام ئەگەر شرین خان حاضر بیان شرین خان سکایپەکەی باش بێ شرین خان بەڵێ بەو شێوەیە نەبوو کە خەڵک لە ژیانی خۆی بترسێت چونکە خۆتان دەزانن خەڵکی ئەمریکا هەشتی خوازە یعنی وەکو تاک بەڵام ئەوە سەدمە بوو بۆ ئەوانیش کە ئەو ریفلکشنە ئەو هەڵسو کەوتە بکەن وەکو بڵین مافی خۆیان بچووکە زانیاریەکیان نەبوو لەسەر خەڵکانی میدڵ ئیست و بە شێوەیە ئیتر ئەوە هێشتی کە بەو شێوەیە بکەن بەڵام بە دڵنیایەوە نایان کەسێک ئازاری پێ نەگەیشتووە کەسێک تووشی با بڵێن شتی جەسەدی و یا تیرۆرکردن و ئەو قسەی ناشرین و ئەوانە نەبووە من خۆم ئەو شتم نەبینیەوە بەڵام هەر وەک باستان کرد لە ئازادیەکانە یعنی زۆر خەڵک دەترسا بچێت بۆ بازار ئەگەر لە کاتێکا کە سەرپۆشی هەبوایە زۆر لە ژنانی با بڵێن کورد لێرە سەرپۆشەکانیان لابرد بۆ ئەوەی بە چاوی ڕقەوە سیر نەکرێت. باڵێ کاک نەوزاد شیرین خان باسی ئەوەی کرد پێشکەمێک دەڵێکە ئەو ڕەفتارانەی کە پێشتر دەکران دوای ماوەیەک دوای 11 سپتەمبەر ئێستا بەدی ناکرێت ئێستا نایبینین تۆ چی دەڵێ؟ بەڵێ بە دنیاییوانی وەردە و دەوەربەوانی لەبەر ئەوەی ئەو تۆڵە سندنەوەی کە دەکرا خەڵکی ناو ئەمریکا هوشیارن و زیاتریش بۆ ئەوەی کە ئاسایشی ناو وڵاتەکە بپارێزن دەستگا ئەمنیەکان بەڕاستی پاراستنی سەروەتی ئەنی سەر و ماڵی خەڵکەکەیان پاراست بەڵام بۆ تۆڵەکردنەوەی بۆ دامەکانەوەی ڕقی ئەمریکیەکانیش تۆڵەیان بردە دەرەوەی دەرەوەی ئەمریکا لە دەرەوەن بردیانە دەرەوانێت بۆ تۆڵەکردنەوە لە تۆڵەکردنەوەی لە هێرشەکان لەسەر ئەفغانستان و عێراق. شیرین خان کاک نەوزاد حەزەکە باسی بابەتە سیاسیەکەی بکاتون یان لایەنەکانی سیاسی و شتیوە تۆ دەتوانێت چی بڵێ لەم بارەیەوە؟ من دەڵێم کۆمەلگای ئەمریکا ئێستا زۆر لە جاران چاوکراوەترە وریاترە ئیتر بە زۆر هۆکاری گلۆبڵایزیشن کە ئێستا خەڵک هەموو دەزانن چی دەگوزارێ کێ تیرۆریستە کێ تیرۆریست نییە تیرۆریست کێیە کەسانی تر بە تیرۆریست دەناسێنێ تر ئەمە شتەکە وازەحە بەڵام هەر وەکو کاک نەوزاد لەسەر سیاست قسەی کرد سیاست کۆمەلگا دەجوڵێنێت سیاست و میدیا دەتوانن کاریگەریان هەبێت لە شێوازی گۆڕینی با بڵێن بیر و باوەڕی خەڵک ئێستا خەڵک لەو بوارە دەرچووە چونکە میدیایەکی ئازادی گلۆبڵایزیشن هەیە خەڵک دەزانێت کێ تیرۆریستە و کێ تیرۆریست نییە کێ گروپێک دەکات بە تیرۆریست و کێ لە تیرۆریست لایەن دەدا یعنی شتەکان ئێستا بۆ خەڵک زۆر ڕوونە من وای دەبینم. بەڵێ تا ڕادەیەکیش بینیمان کە پەلەمارەکانی 11 سپتەمبەر بوون بە پاساو بۆ هەندێک وڵاتانی دیکە بۆ ئەوەی بە گژ نارە سیاسەکانە بکەون. کاک نەوزاد نازانم لەسەر ئەم بابەتە حەزەکەم زانم تا چەند هێرشەکانی 11 سپتەمبەر بوون بەهۆی ئەمەی کە لە وڵاتانی لای ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بداتن ڕووداوەکانی بەتایبەتی شەڕەکان یان کاری دژە تیرۆر یان شەڕی دژە تیرۆر لە وڵاتە.
بەڵێ کاک دەخیل بە دنیایوان یان ئەگەر سەیر پێناسێکی دیاریکراوە بۆ تیرۆر نییە یعنی لە هەموو دنیای یەک پێناسێ هەیە با بڵێن زیاتر پێناسە گشتگیریەکە ئەوەیە کە ئەو تیرۆر بریتێ لەو هێرشە تونند و تیژیانەی کە دەکرێتە سەر خەڵکی بێتاوان و خەڵکی مەدەنی بەڵام لە بەداخەوانێ ئەم پاساوە کە لە دوای هێرشەکانە سەرۆکۆش هێنایە گۆڕێ لە ئەمریکا بۆ ئەوەی کە ئەو قسەی کرد کەوتی ئێمە هەمومان بەیەکگرتووی بەهێزین ئەبێ هەموو بەیەکەوە بین هەر واش بوو کە دیموکراتەکان و ڕیپابلیکەکان هەردووچان لەم قۆناغەدا بەڕاستی بەیەکگرتووی ڕوبەڕووی ئەو هێرشە بوونوانی بەڵام ئەمە بوو بە بنمایەک بۆ دەوڵەتە شارتەکان و دەوڵەتە دیکتاتۆریەکان هەموو نێرەکانی خۆیان و نێرە سیاسی تەنانەت نێرە سیاسەکانیشی خستە قاڵبێکی تیرۆریستیەوەوانێ بۆ ئێمەی کورد لە کوردستانی لە عێراق لە ئێران لە تورکیا لە سووریا ڕژێمەکان هاتن ئەم بەهانەیەن هێنایەوانێ هەمان پێناسییان کردە ئەو گەلە ئازادی خواز بەسەر ئەو گەلی ئازادی خوازانە و توانیان وەکو تیرۆر بیان ناسێن و هێرشەکانی خۆیان ڕەوایەتی پێبن و بۆ دامەکانەوەی دەنگە ئازادی خواز و دەنگە بەڵام لە هەمان کاتیشدا شەڕی دژی القاعیدە بوو بەهۆی ئەوەی کە قاعیدە لە ناو بریان یان ڕژێمی طالیبان لە ئەفغانستان نەمێنێ و بینیمان ڕژێمی سەدام حوسێن ڕووخا بینیمان دوایەوە شەڕی تیرۆر لەوێ کرایانی ئەمە هەموو هەوڵەکانی دژە تیرۆر بوون لە جیهانە تۆشی دەڵێ شیرین خان بۆ ئەم بابەتە بەڕاستی ینی هەموو شتەکان هەر دەچێتەوە سەر سیاست ئیتر خۆتان باش دەزانن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕە لە کێشە و کێشەی دروستکرا و بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ئەمانیش بە بیانووی زۆر شتەوە دەتوانرێت چیان بوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەدەستی بێنن لە ئێستاە بەوەی کە چۆن کێ دەکەن بە دوژمنی خۆیان کێ بە دوژمنی خۆیان دەناسیێنن و هەوڵی لەناو بردننی دەدەن ئیتر هەمووی لە پێناو دەسەڵات هەیە ئێستا دنیا بووە بە دوو بەشەوە بەشێکی دەسەڵاتە بەشێکی خەڵکە یعنی لە جیهانەوەی لاتوە یعنی دەسەڵات دەیەوێت بەسەر ئەو خەڵکەیە چی بێوێت بیسەپێنێ و بەو شێوەیە لەیبڵی بکە بەڕاستی ئێستا لەیبڵینگ ینی کێشەی زۆر گەورەیە بە پێی بەرژەوەندیەکانی سیاسەتی خۆیان دەتوانن کەسێک لێبڵ بکەن بە شێوەیە کە بە تیرۆریست بیناسێنن سیاری کۆتایم ئەوە نازان بیستتانەیان پێشماوەیە کە راپۆرتێکمان شای لەسەر ئەمە سەبارەت بەوەی کە مسلمانان ئێستا لە شاری نیویۆرکە جێگای یان وەکو ئامانجی هێرشە تیرۆریستەکان 11 سپتەمبەر بوو ئێستا مسلمان دەتوان بەبێ مۆڵەت لە مزگەوتەکانە بانگ بە بڵندگۆ بانگ بدەن لەسەر ئەمە چی نازانم خبرتان بیستویانە و چی ڕێی ئێوە چیە لەسەر ئەمە نیشانەیەکی ئەوەیە کە کاریگەری 11 سپتەمبەر نەماوە کاریگەری خراپەکانی 11 سپتەمبەر کاک نەوزاد بەڵێ بە دڵنیایەوانێ ئەو هەواڵم بیست دەوانەش ئەکەوێتە چوارچێوەی مافی ئین ئازادی ڕادەربڕین و ئازادی مەسەر کە بەپێی دەستوری ئەمریکا ئەوانە ئەکەوێتە ئەو بوارەوانێ بەڵام بە دڵنیایەوانێ دەکرێتە ئەوەی بتوانین بڵین وردە وردە کاریگەریەکانی ناڵین هەر نەماوە بەڵام کاڵ بۆتەوانێ بۆی کە بتوانن ڕێگە بە مەسەبەکانی تریشبن بە ئیسلامیش وەکو بتوانن ئەو کارە بکەن ئەوە شتێکی جوانە بەڵام با بڵین هەر دەرهاویشتەیەک لایانی سلبی و لایانی ئیجابیشی هەیە ڕەنگە ئەوەی شێ لە لایەنە ئیجابیەکانی کە لە دوای سپتەمبەر 11 کە بینانە کاڵ بۆتەوانێ بەڵێ با ڕای شیرخانش ببیسی لەسەر ئەم بابەتە شیرخان تۆ چی دەڵێ ئەوەی کە ئێستا لە مزگەوتەکان بە بڵندگۆ دەتوانن بانگ بدەن لە شاری نیویۆرک بە تایبەتی بەڵێ مسلمانەکان لە ئەمریکایە هەمان ئەو مسلمانانن کە پێشتریش هەبوون کە بە تیرۆریست و بە شێوازێکی تیرۆریستی سەیریان دەکرات هەمان ئەو مسلمانانن بەڵام سیاسەتەکە گۆڕاوە بابرین بینینی شتەکە گۆڕاوە کە بەو شێوەیە جاران بواسێ دەکرات ئێستا بەو شێوەیە دەتوانێت ئەو ئازادی ڕادەربڕینە خۆ یەکێکە لە
دستوری ئەمریکا ینی باڵێن یەکەم شت ئازادی ڕادەربڕینە. ڕێبەری کۆمەلگەی یان کۆمەڵی کوردانی ئەمریکا لە شاری دنڤری ویلایەتی کۆلۆرادۆ و نەوزاد بۆتانی ئەندامی بۆردی کۆمەڵی کوردانی ئەمریکا لە شاری ناشڤیل تێنیسی لەگەڵ چاوی واشتن و زۆر سوپاسان دەکەین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەو بەرنامەیە هەر بچێن. هەتا بەرنامە بێ یا چاوی واشنتن ئەس دەخلشەمە هیویاردەمێن پاش ژوەڕا دەخوازی. خدا حافظ.